بینەرە و بیسەرە ئازیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێ بێەوەم کاتتان باش. ئەمڕۆ لە خواردنگەی هێلانم باس لە چیرۆکی سەرکەوتن و ئەزمونکردنی خاتونێکی خاوەنکار ئەەکەین کە ئەویش خات و خەندەیە. باسمان بۆ کابزانین لەکەیەوە دەستی بم کارە کردووە، ئەزمونەکەی چۆن بووە، باسی چیرۆکی کارەکەیمان بۆکە. خات و خەندە کەمال کە خاوەنکارە سڵاوت لێبێ. سڵاو توش بێ بەخێر بن سەرچۆ. سپاس بۆ تۆ، سپاس بۆەوەی کە ئەمڕۆ میوانداری ئێمە کردەوە لە ئەم خواردنگە پچکۆلە و خەنجیرانەیە. خزمەتتان ئامامیشە بەخێر زۆر سپاس. خات و خەندە بزانم سەرەتای پرسیارەکان حەزەکەی تۆ دەستکە بە ئیشی خۆت وردەوردا بزانم کەی بوو بڕیاری ئەوەدا کە ماڵداریەکەت کە خواردن دروستکردنەکەت لە خێزان و لە خزم و کە سوکارەوە بگوازیتەوە بۆ کار، بزانم کەی بوو کابانیەکەت کرد بەوەی کە بکەی بە ئیشێک بۆ خۆت. گەرۆکو سەرەتا ئیشکردن بڵێ لەوانەیە باشە من وردەوردە ئەمە بۆ سوورەکەمەوە ئەمانە باشە لەبەر ئەو کاتە لە جامیعە بووم کەمێک دەستی چنینم هەبوو ئەو کاتە زۆر مۆدیل بوو دەستکی سەلاجە ئەم شتانە ئەچرا باشلیلە باشە ئەو کاتە ئەم چنی و ئەم فرۆش بە هاوڕێکانم. باش یانیواتە سەرەتای کارکردنەوە دەست پێ کردووە. ئەنجا دوای ئەوە لە دایانگە و ئەو شتانی ئەهلی ئیشم ئەکرد بە حکم ئەوەی مناڵم هەبوو حەزمە کرد مناڵەکەم لەگەڵ خۆما بێ. باشە دوای ئەوەی تر ئەها خۆت ئەزانی تر ئەمە ڕێڕەوی ژیانە، یعنی بۆ جارانی کە بووم بەدایک هەستم کرد قورسە بۆ من دوو مناڵبەری بۆ دایانگە و حەقی تەواو نایی بە ساحێبی دایانگەکە و ئەمانم حەقی تەواوشم نایە بە مناڵەکانم. باشە لەبەر بێموچەیەکەی 2014 و ئەمانە دایانگەش داخرا. باشە هەنێ دایانگە ئەهلی بوو ئەوانی کە من ئیشم تیا کرد ئەوەش داخرا و مناڵەکانیش یعنی مرتاح نەبووم وەکو گوتم نە حەقی تەواو بە مناڵەکانم ئەیە نە حەقی تەواو بە ئیشەکەیشم ئەیە. لەبەرەوە وازم لەوەش هێنا دەستم کرد بە نانکردن، نانی هەورامی، یعنی ئەو کاتە زۆر بێموچەی بوو، نووسێ مانگجارێنی موچەیە گەدرا وەزعی خەڵک زۆر خراپ بوو. تاکە شتێک کە بیرم لێ کردێتەوە بوتم یعنی خەڵک هەر چۆنێک بێ پێویستی بە نانەکەی نانەکە ضروریاتێکی حیاتە بەردەوامە بێ لەسەر سەر بێ و زوو ساق ئەبێتەوە بوو. وایە دەستم کرد بە نانکردن تقریباً ساڵێک نانی هەورامم کرد. دوو مناڵم هەبوو ئەو کاتە. باشە مناڵەکانم هەر لە ماڵەکەی خۆتە نانتە کرد. بەڵێ باشە یعنی زۆر قورس بوو. من هاوسەرەکەم دەوامی هەبوو هەتا ئەو هاتەوە لە دەوام من هەویرم ئەشێلاگون کەم داعسنی چەشتی نیۆڕم حازر ئەکرد، مناڵەکانم تااقەت ئەکرد، ماڵم پاگە کردە و ئەنجاکە ئەو ئەهاتەوە مناڵەکانم ئەیا بە ئەو خۆم ئەهاتم بۆ نانکردن هەتا وەکو جاریا بوو دەمە مەخریبیش خێرا بە پەلەپەل جلە ئارداوەکانمدا ئەکەن چ شتێکم لێ ئەنا بۆیان بۆ ئێوارە و ئیتر ئابم جۆرە فترێکی ژیانمان بەڕێکرد مدەی ساڵێک ئاوە بەو جۆرە. هیچ ئامێرە شتێکە نەبوو ئەردی شتەکەی پێ بشێلی بەخوا ئەجانیشم نەبوو. جاریا بوو ئاردی نانی جۆم بەجێ ئەشێلا، هی کەلانم بەجێ ئەشێلا. ئەنجایەک ئەخلاقم هەبوو کە یەکێک داوای چل نانی ئەکرد نە ئەچم جاریا بگونکەکە کەمی ئەهێنا، جارە بۆ سینۆ دانە دەر ئەچوو خێرا ڕامەکرد گونکێکی کەم ئەشێلا ئەمت باڕێک مەزبوط بێتەوە بێ ئەمە. باشە بە هەر حاڵ پیشەیەکی خۆشە نانکردنیش، خەڵکیش زۆر لە نانەکانم ڕازی بوو، زۆر جوان بوو نانەکانم. کەلانەکانیش یعنی ئێستا ژەڵێن خواو کەلانە ناکەی. دوای ئەو قاچەکانی تووشی سەوەفان بوون، زۆر زەحمەت بوو بۆ من. پێش ئەوەی مناڵی سێهەمم لەدایک بێ دەستم کرد بەم ئیشانە لە ماڵەوە ئەم شتانم. لەو کاتێک کە باست کرد 2014 ئۆناوەکو ئێستا زۆر سوشیال میدیا زۆر بەربڵاو نەبوو. لە ڕێی چییە وەک مەسەلەن نانەکانت ئەفرۆش ئیشەکانت بڵاو ئەکردەوە؟ باشە با تۆزێک بە هەڵەیان لە ڕۆین من 2017 پەیجمدانە 2017 پەیجمدانە زۆر جوان بە بیرمە تم بە هاوسەرەکەم تم ئیتر نان ئەەکەم ڕقم تەلەفۆنێکم بۆ دابنێ بۆ نانەکان و فەیسبووکشم بۆ دانا هەر ئەو کاتێش بە ناوی نانی هەورامی هێلان. باشە ئەو ناوکەیم گۆڕی و کردم با خواردنی ئامادەکراوی هێلانم دەستم کرد بە حازەکردنی خوارد. باشە کێ هەندەرت بوو خات و خەندە چکەم ئیشانە ئەوە بۆ نمونە تۆ مناڵت هەبوو هاوسەر و خوشک و براکان تایبەتی خوشکەکەم زۆر پاڵپشتم بوو. خۆی کار ناکە لەگەڵتا فتێ کاری ئەکرد بەستر بە حکمی ئەوەی لە دوو شاری جیاوازین و ئەو مامۆستایە تۆزێکەم نە. ئەو زیاتر هەندەرت بوو وەک لە کەسەکان. هاوسەرەکەت پێی خۆش بووم کارەکە چۆن پاڵپشتی تەکە؟ بێگومان ئەزان چی ئەیش پێی خۆشە لەبەرەوەی ئێستاش تەلەبیاتی مناڵ زۆرە، کورسی ژیان زۆر زۆرە.
بۆ ئێستا ئەبینم یعنی زۆربەی ژنەکان هەستان بە هاوکاریکردنی هاوسەرەکانی. زۆر ڕاستە زۆر ڕاستە. بزانم سەرەتای کارکردن بۆ هەر کەسێک قورسەوە بۆ هەر ئیشێکیش کە تۆ کارێکی نوێ دەست پێ ئەەکەی یاخود هەر کارێکیش ئەگەر کارەکە نوێژ نەبێت کە دەستی پێ بکەی سەرەتاکان قورسە بێ. بزانم تۆ چۆن وات کرد کە مەسەڵەن قەناعەت بە خەڵک بێنیت بە خانمان بێنیت کە مثلا داواکارێکی زۆر لەسەر خواردنەکانت هەبێ لەسەر بابەتەکانت هەبێ وا بکەی کە بڵێ ئەم خواردنە هەمان تامی خواردنی ماڵەوەیە بۆ چونکە تۆ هەنێک کات هەنێ بابەتیش داوا ئەەکەی چەنیش خۆش بێ چەنیش پاک و تەمیز بێ هەمیشە بی لەواکێت ئەڵێ تامی خواردنی ماڵەوە نایە. تۆ چۆن قەناعەتت کرد ینی بە خەڵک؟ ئێمە خۆمان لە ماڵەوە زۆر ینی ئەوانەی کە گۆشتی بەست و بەکارێنن زۆر دەگمن ئەوانی کە لە ماڵەوە بەکاری هێن هەمومان قیمەی فرێش بەکارێنی وانە؟ بەڵێ منیش هەمان قیمە و ئەوەی کە تۆ لە ماڵەوە بەکارێنی هەمان گۆشت و هەمان میریشک و هەمان شتی کە لە ماڵەوە بەکاری بە فرێشی هەر بۆ جۆرە دروستم کردووە. باوەڕکە ینی نامن باوتوتی خۆم لە ماڵە ئەو کفتێک کە دروستێکی خۆم ئەوە قیمەی تێناکەم یعنی زۆر لەی خۆم خۆشترە ئەو کوبانە خۆ ئاگەی لێ چەند جار پیانە خۆشمان لە ماڵەوە بۆ دڵسۆزێ نایپێچینەوە. ئەمە وای کردویانی زۆر بە خۆشەویستیشە ئیشەکەم ئەمەتان هەر بۆ خۆشی بۆ ئەکردم ئەم ڕۆژانە ژنێکی خزممان یعنی زۆر بەتەمەندترە لە منیش تی ئاوەرە سەر و نەتاشم زانم تۆ چۆن ئەو یاپراخانە هەڵەڕژی هیچ ناسووتێ بە بنەکەیە نیشتم ئاخر ئەو من گۆرانیان بۆ ئەڵێم هەتاوەکو پێ ئەگە بالفعل واشەتم تۆ خێتە سەرچی بەدەم ئیشێکەوەتایەتەوە بۆ خۆی ئەسووتێتەوە جا ئەم ڕۆژانەی تربینیوەتی بەخوامیش یاپراخەکەمە ڕشک و نەسووتا ببنیوتم ئەی ئاگاو لێبووتی ئەرۆڵات ئێ وەسڕەکەیەتی مەبەستم چییە یعنی زۆر بە دڵسۆزی بە خۆشەویستی و ئیشەکەم ئەلحەمدولیلا لە باتێوی بچێتە ناو بەعیدەی خەڵکەکە خواردنەکەم ئەچێتە ناو دڵیان لەبەری زۆر بە دڵیان زۆر ئەوزان تا چەند لەگەڵ ئەوەی خەندەخان زانیاریەکانت شێرکەی بۆ کەسانی تر بۆ نمونە کەس لێتە پرسێ بۆ لایەن پرسیوی چۆن ئەم یاپەرەخەنە ناسووتێ بم بنیا بۆ نمونە لێ پرسن مەسەڵەن زانیاری ئەم کوبەیە چییە مەسەن کفتەکە چییە مەسەڵەن قەت خەڵک پرسیارە لێەکە بەڕاستی دروستی مەسەن جوابیانەیەتەوە حەزەکەی کۆک و خۆی چۆن دروستێکم ئاوا جوابیانەیەمەوە چکە ئەزانێکی ئەوانشی شتێک زۆر پێم ناخۆشەوەی کەڵێ نەها بەخوا بۆ فرۆشتنمانیە بۆ خۆمانە باشناکەم بەو چاوەزانمە جەماعەت دیلیڤەریەکە ژاتون با من بێم بە جەماعەت قاپێکی تر بە من باشە یعنی ئەها کەسێک وەکو پێم وتی پێم ناخۆشە نامن بۆ ئەنێرن ئەڵێن خاتون بەخوا بۆ خۆمانە بۆ هینمان نییە بۆ پەیجوشتمانیە بۆ فرۆشتنمانیە بەچێکجا بۆ فرۆشتنیشە بێ کەسێک لەو سەرەوە ڕسەغدا بەشەکە چای هەمومان ئەبینێ بە یەکسانی ئەمان بینی و ڕستکشمانیان هەر من درستی کەمیان هەزار کەسی کە درستی کا بەپێی هەستەکەم بەپێی تەبیعات و دڵ و دەروون و دڵسافی خۆی ڕستی ئەیە باش زۆر ڕاستە هەویری کفتەم داناوە کە زۆر مشکلە بۆ لای خانمان چۆن ئەم زانیاریانە شەیرەکەی لە پەیج و ئەکاونتەکانی خۆت خەڵک لێ داواکەن ڕۆژانە لە سناپەکەما ئەیڵێم یعنی تەنانەت یاپراخی گەڵامی و لەوانەیە بڵێم یەکەم ئافرەت بوو بێتم کەوت بێتم بەم جۆرە بیکوڵێنە خۆمان عادەتەن جاران کە یاپراخمانە کوڵان یا بەردێک ئەخراسەری زامیا دەورێک ئەخراسەری بەڵام من ئێستا ژەرەی خەمە سەری باشە ئەیشی کوڵێنم سەری بوویەکە کوڵێ چکە عادەتەنها جاران هەر یاپراخی گەڵامە بەشی سەرەوەی نە ئەکڵاو کوبنەوەیە هەموو جارێتمەوتمە ئەو گەڵانی کە کەمێک پیرن بی خەربنەوە بە جیابی پێچەرەوە لە بنەوە داینی باشە ئەو گەڵانی کە ناسکن با لەسەرەوە بێ با ئەو ئاگەکەی ئەوە زۆر بێت سەری بن یاپراخەکە داپۆشێ بەم جۆرە بە ئاگرەکەی زۆر کەس نەبێت لە کاتی دەمێنانە کزیکە ئەمە بۆ خاتونە تازە کابانەکان ئەمە بۆ خاتونە تازە کابانەکانە بڵێ مەرجیش نییە خۆ تازە کابانیش بی خاتون خۆ هەنێ کادێ مثلەن لەوانێت چەند ساڵێک بێ ئەو سەرگیریت کرد بێیان دایکی چەند مناڵێک بی بەڵام زانیاریکی نوێت پێ ئەگات تۆ دروستکردن وەکو هەر پیشەیەکتر حەزم بەڵێ هیوا هەیە ینی ئەها 100 ساڵیشین تا چکات حەزی لە خواردن دروستکردنیە زۆر دوێ نایەتی زۆر ڕاستێگەی ئیتر مەرجنیە من هەچ کەسێکی ژینی کردوێتمە بەخوا من مامۆستانی منوانی من ئەوەنی بەڵام ئیتر ئەلحەمدولیلا شتەکە خۆش بەدەستم دەرەچێت باشە ئێستا هەستت چۆنە ئەسا من کاتم بۆ ئێرە مناڵەکانت مەشغوڵن دلیڤەریە بە نەخوارەوە جوابی تەلەفۆنێنەوە چەند خاتوونێکی بە ئەزمۆن و گەنج و بەتەمەنیتیا لای تۆ کار ئەکا بزانم هەستت چییە کە تۆ هەلی کاری شت مەسەلەن بۆ چەند خێزانێکی دیکە ڕەخساندۆ بۆ چەند خانمێکی تر لەم چێشتخانە بچووکەیە هەستت چۆنە؟ ئەلحەمدولیلا ئەوەی لە نزیکەوە من بناسێ ئەزانج قوربانێکی گەورەیەم بە مناڵەکان سپاس بخوا وردەوا خەریکە ئەوانیش جارێ ئێستا کوڕەکەم تۆزە گەورە بۆ هاوکاری مەکاشتی ماکێتم بۆ هێنێشتم بۆ باتە خوارەوە
یعنی ئیشێک زۆر بە تایبەتی جەژنان دەستکێشی لە دەست کردووە یارمەتیام لە کولیچەکانە هێلکەی لیاوە بژانوێتی ئاگای لێ بۆ ئەلحەمدولیلا سپاس بخوا خەریکە یعنیها مناڵەکانم وێنە بەرهەم باوەڕکە کچەکەم بەست خواچکەس گوێ لە ڤیدیۆ بڵێ ماشەڵڵا کچەکەم 8 ساڵە دانیشێ ڕێک چۆن بەم قیاسە و بە دەرەکەم خۆ ئاگای لێ بەم قیاسە بۆمە پێچێتەوە ڕێک ئاوەکو خۆم طبعا مناڵیش سێری دایک و باوکێکا بۆ هەر کارێک بێت بەتەکیدیوە لەگەڵ ئەوەی شائیشەکە مەشغوڵ نەکردن زۆر بە تەلەڤیزیۆن و ئایپاد و بەم شتانەوە بەردەوام لەگەڵ خۆما بوون چیرۆکم بۆ گێڕانتەوە باسی ئیشم بۆ کردوون باسی یانیەها ژیانم بۆ کردوون سعیم پێکردوون لەگەڵ ئیشکردنا ئابم جۆرە بەڕاستی ینی ئیشکردن بۆ ژنێک کە دایکی مناڵ بێ زۆر قورسە بەتابەتی بێ هاوکار بێ چکە من هاوسەرەکەم لە ماڵەوە نییە هاوکاریم بکە زۆربەی زۆری ئەرکەکان لەسەر شانی خۆمە ئێستا شوێنێکم بۆ گرتو ئەلحەمدولیلا هاوکارمێ پێشتر لە قاتی سێ بووم یعنی هەر بۆ خۆی ئیزعاجی قادر مەکان بەم سێ قاتاش سەرخەیت و بێنتە خوارد زۆر ڕاستە سپاس بخوا ینی ئەگەر لێم پرسم بڵێن لە ماوەی ئیشکردنا لە فترەی ئیشکردنا خۆشترین ساڵەکانی تەمەن ئەڵم 2024 لەبەر ئەوەی توانیم ئەلحەمدولیلا ئەمەش فەزلی خوایە بتوانم ببم بە سەرچاوی بژێوی بۆ 4 خاتونی تری وەکو خۆم زۆر باشە هەر با بەدەم قسەکردنەوە بۆ قاپێکی ترنایەتی ئەم کوبەیە بۆ تێکەم بزانم خات و خەندە لە ئێستا زۆرێک لەم بابەتانە بەکاری ئاوا هەموو مەنجەڵیش دروست کراوە کە ئێوەش بەکاری ئێهێنن بزانم ئەمە کەس داواتان لێکە بۆ نمونە لەناو ئەم مەنجەڵانەیە خواردنیان بۆ نەنێرن تامەکەی ناگۆڕێ مەسەن بیرۆکەی ئەمانە چی بوو کە ئاوا هیچ تامی ناگۆڕێ لەوانەیە من تا ئێستا هاتی بێتم بەشێکی باشی ئەو پارێک کە پێیان کرد یا بێتم بە مەنجەڵ باشە خۆتان نزان ئیشی خواردن هەمووی لەسەر مەنجەڵ وایە بەتەکید ئەمانە زۆر کار ئاسانی تر مەنجەڵەکەم بۆ نایەنێتەوە کێشەمیانی هیوا هەیە 4 مەنجەڵ 5 مەنجەڵی لەلایە تەلەفۆنی بۆ ئۆکەی لەدادیان هاوسەرەکەم لە کۆڵانەکەتانە هاتووە هەر ئیشی ئێوە با مەنجەڵەکان بۆ بێنێتەوە ناهێنێتەوە ئەمەش یانی بارگیرانی بۆ من ئەمە شۆکارێک بۆ ئەوە ئیتر ئێستا ئەم سەفەریانە هاتوون جارێ شەخۆیان ئەڵێن حەز دەکەین لە سەفەریانی بۆی مەنجەڵەکەت بۆ نەگەڕێنەوە ئەوەش بینە هەر کەسێک خۆی بڵێ لە سەفەریان نامێن لە فافۆ نامیان لە تیڤاڵە ئەمێ بۆ یەپێچینەوە بەیعێکمان خۆی مەنجەڵ بێنێت ئەگەڕێنەوە خۆش جارویان مەنجەڵ زۆر باشە بزانم زۆر کات لە تۆڕە کۆمەڵایەتەکان باسی ئەوەکەی کە بەرهەمەکانت زۆر خۆماڵین بزانم تا چەند گرنگی بەوە ئەیە کە کوالەتی بابەتەکانت بۆ نمونە ئەو برنجێکی ئیکەی بە هەویری کوبەکە ئەو قیمەیە ئەو مەسەلەن بڕوێشەکە ئیتر ئەو بابەتانی کە بەکارێنی لە خواردنەکانە تا چەند گرنگی بەوە ئەیە کە کوالەتێکی باشی هەبێ و لەگەڵ ئەوەی کە کوالەتێکی باشی هەبێ ئەبێ نرخێکی باشیشی هەبێ بەڕاستی تا چەند لەگەڵ ئەوایەتی ئەزانین چۆنە هەر کەسێک خۆی خواردن بۆ خۆی دروستکە بێگومان کام شتە باشە ئەوە بەدڵنیاییەوە منیش سپاس بخوا بۆیە زۆر پێم ئەڵێن یعنی جارێکیانە خواردنەکانت هەمان تامی خواردن دەستی دایک بەسێتی بەڵێ باشە لەبەر ئەوەی بە هەمان کوالیتی دروستیەکەم تۆ چۆن خۆ دۆستۆزانە شت بۆ خۆ دروستەکەی لە ماڵەوەمیش بەم جۆرە دروستیەکەم باشە ئێستا ئەم برنجە ئەگەر برنجێک بێتامی ناخۆش بێ من کوبەکەم لە 2 بەش پێگاتۆ لە قیمە لەگەڵ برنجە باشە ئەگەر برنجەکەم تامی ناخۆش بێ بێگومان بەشێک لە کوبەکەم تامی ناخۆشە ئەگەر قیمەکەم فرێژ نەبێ بێگومان بەشێک لە کوبەکە هەر تامی ناخۆشەوە ئەگەر برنجەکە بێیان قیمەکە بێت ئەگەر هەردووکیان خراپ بێت قیمەیەکی بەستوو بەکاربێنم یان برنجێکی تام ناخۆش بەکاربێنم بێگومان کوبەکەم خۆش نابێت الحەمدولیلا ئەمەنەی خواز لەسەر کوبەکەم هەر فریان ناکەم بیکەم ناڵە نرخەکانت گرانە بەس ئێوە ناکەی بەلەبەرشتەکان گرانە ئەزانی بۆچی چکە تۆ ئەگەر کیلوی قیمەی بەستوو ئەکری 10,000 پێی جاویان 19,000 20,000 بە قیمە بەڵێ ئەگەر من بڕۆم بەستوو بەکاربێنم هەر ئەم فەرقی بینی کیلویەک ئەگەر من ڕۆژی 9 کیلۆ قیمەش بەکاربێنم تۆ 10 کیلۆ قیمە بڵین بەکارێنم لە ڕۆژەکە تۆ دەنەوەی حسابکە منەوە هەزارەکە بەس ئەمەم بەسە وانە بەس من بۆیە شتێکی یعنی ئەها شتێکی باش بەکارێنم تەندروستیم زۆر بەلاوە گرنگە هی کڕیارەکانم ئەبێ سەریشی تۆزێک فەرقی هەبێ لە چاوێکی تر باش بزانم خواردنەکانتانە خواردنانەی کە ئامادەیەکەن چین ڕۆژانە چی ئامادەکەن ئەوەی یعنی لەسەر تەڵەب دروستینەکەم باشە بەڵێ لەسەر تەڵەب بێ خۆت خۆشت ئامادەیکەی یاپراخی سڵق و گەڵامیەوە هەموو ڕۆژێک ئەم خواردانەمان هەیە کفتەیە شفتەیە بۆرێکە هەموو ڕۆژێک ئەم خواردانەمانەیە ئەوەیشی کە یعنی ئیتر ئەبێ تەلەفۆن کە حازریکەم پێشترە بێ ئاگادارت بکەنەوە ئامادەکراوت نییە یەکسەر بەڵێ بریانیە سەر و پێیان شلۆ برنج ئیتر هیوایە بۆ مەولودنامەی ئەبا هیوایە بۆ پرسەی ئەبا هیوایە بۆ ناونانی مناڵی ئەبا پێشتر پێم ئەڵێن و بۆیان باش بزانم بەرنامەت هەیە بە پێی خواردنەکان بە پێی وەرزەکان بۆ نمونە لە زستانە زیاتر چی زیاتر حەزەکەی
ئامادە بکرێت لە هاوی ناچی زیاتر ئامادە ئەکرێت ینی بەرنامە ڕێژێکی بۆ ئەوکەی کە زیاتر گرنگی بە خواردنە زستان و هاوینەکان بێت سەرپێ تۆز دەگرانەگینا خۆی عادەتەن زستانان ینی گەنمە کوتا و سەر و ترخێنە شتانە من چکە ئەمساڵ ینی ئەمساڵ ئێرەمدانا و هیچ گەمەکەی ئیشەکەم بەڵام ئەمساڵ ئاوا کردومە بە ڕۆژانە فریانە کەوتم ترخێنە بکەم حەزیش ناکەم ئەو شتێک کە خۆم دروستی نەکەم بیفرۆشمەوە یعنی خۆت حەزەکەی خۆت بە تەڕەسازی دروستیکەیت و ئینجا دروستی کەم مشکی کەم و ئیشەڵا ئەوەی تر ئەخێنە بەرنامە بۆ ساڵێک ئیشەڵا وردە باشە بزانم زیاتر خواردنەکانت ئەگەر سەروپێ مەسەلەن کەسێک هەبێ حەزی لێی بێت یان داوات لێ بکە لەسەر تەڵە بۆ یەکەیت بەڵێ هیوایە بەگی پە ئەوێ هیوای بێگی پە ئەوێ من خۆم عادەتەن قیم ئەکەمە ناو برنجی گیبەوەی تری وایڵێ با قیمەی دەستی بێدا گۆشتی گۆشتی ورد بزەم زیاتر ئەو کەسانی کە کڕیاری خواردنەکانە زیاتر لە ڕەگەزی مێن یا خۆت پیاوانیش داواکاریان هەیە لەسەر بابەتەکانت وڵایی هەردوو ڕەگەزیتە جا یعنی زۆر ئەڵێن پیاوان حەزیان لە یاپراخ نییە شش پیا و حوت پیا لە دائیرەیەکانیان خەفەریاتیانێ لە شوێنێ تەلەفۆنەکەن ئەڵێن یاپراخمانەوێ تروش دەڵێ خۆماڵم شکوریانی شش پیا و کۆبوونەوە بێکەوە هەمویان یاپراخ بخۆن یاپراخ خۆن گاڵتاکەن بەسەوە هەنێک کادەیەکی هەموو کەسێ ناخۆن ئەگینا نانە باشە ئێستا خۆی هەستەکەم من لەگەڵ ڕێزم بۆ کەسە بەتەمەنەکان لەوانێ زۆر حەزیانێ بەڵام ئەم جیلەی ئێستا سوپاس بۆخوا هەموو خواردنێک ئەخوا هەستەکەم زۆر باشە بزانم بۆ قوتابیان بەتایبەت ئەوانی لە داخلین یاخود بۆنەکان پرسە خۆت بۆنە خۆشەکان ئیتر هەر بابەتێک بێت بزانم هیچ کات داشکاندنت هەیە بۆ ئەو بابەتانی کە زۆر مەسەلەن ئەفرۆشرا لە ڕۆژەکەی خۆم ڕۆژانێک تەلەبی داخلی بووم سەختیەکانی داخلین بینیوە باشە لەبەرەوە ئەوانەی کە تەلەبی داخلین بەڵێ داشکانیان بۆ ئەوکەم بەس بۆ مەرجێ بڵێن تەلەبی داخلین داشکانیان بۆ ئەوکەم ئیتر ئەگەر لە ئەوە بێ کری خواردنەکەیان بۆ بخەمە فریان هەر بە مەجموعی خواردنەکە داشکانیان بۆ بکەم بەڵێ زۆر باشە ئەی مەسەن بابەتەکانی تر ئاهەنگە پرسێ ئەوانە ژەر داشکان نوشتت نەزانین چی تۆ هەتاوەکو خواردنی کەمتر دروستکەی هەم تێچووی زۆرترە هەمیش خەیری کەمترە کەسێک ئێستا من بۆ نمونە ئەگەر بەشی 3 نەفەر خوارد یاپراخ دروستکەم نەفرێن بە 5000 باشە ئەگەر یعنی زیاتر بێ بۆ نمونە بڵێ 50 نەفەرمەوێ 40 نەفەرمێ و کاتە یعنی خۆم بۆ خۆم پێش ئەوی خۆی بڵێ ئەڵم بە 4.5 بۆ دەکەم باش باسی نەفەرت کرد ئەو مەنجاڵە بچووکانی کە کاتین ئەو کوڵان یاپراخەکان ئەوتمەوە چەند نەفەری و 3 نەفەری بزانم 3 نەفەری و ئەو مەنجاڵ شتە لەسەر چ بنێمایەت و ئاوایینەکەی چۆن نەزانین مەسەلەن بۆ 3 نەفەرەمە بۆ 5 نەفەرە زانیی ئەمە بە 1 ساڵ ئەزمون ناکرێت ئەو من 8 ساڵ 9 ساڵە لە ناو ئیشەکەیان ئەزمونم هەیە ئەو مەنجەڵەش نەبێ هەر مەنجەڵێکی بۆ بکەم بۆ بێنی یەکسەر پێت ئەڵێم ئەوە نەقیاسە هەر بە سڵق و برنج و ئەمانش کە ئامادەیەکەم یەکسەر ئەزان بۆ چەند نەفەری ئامادەکەم ئەنجا ئێستا ئەم مەنجەڵانە هاتوون پێشتر قیاسێکی گەورەتر بوو ئەوە من زۆر لە زەرەدا بووم چکە بەشی 5 نەفەرم ئەنات بە نرخی 3 نەفەر ئێستا ئەم مەنجەڵانە یعنی ئاوایش ئەوە نەبێ یەکسەر ئاوا بینێرم خۆم تەجروبەم کردووە هەڵم ڕشتووە بۆ نمونە بۆ 4 نەفەر بۆ 5 نەفەر من بزەم تا چەند کەس تێری لێ ئەخوا بۆی هەم خۆم یعنی شتێکیشم بۆ بمێنێتەوە هەم سێرێکی زۆریش نەبێ بەلای کڕیارەوە وای بزانم سەبارەت بە دیلیڤەری لەگەڵ دیلیڤەریە بابەتەکان کە ئامادەکەن بە دیلیڤەری ئەیگێنن یاخود کەسێک ئازادە ئەگەلەوەی حەزکا خۆی بێت بۆ نمونە سێرێکی ئێرە بکە بزانن من حەزەکەم هەر کەسێک بێت بۆ ئێرە شوێنەکەیشم ببینێ لەبەرەوەی دڵنیا بێ کە چەند بەپاک و تەمیزەکەین هەر کەسێکیش بۆی ناکرێ و کاتە من خۆم گیانەکان بە تەکسی ئەنێرم تەکسیەکەم پێ باشترە لەوانەیە تۆزێک سەریشی گونجاوتر نەبێت لە چاماتۆڕە لەبەروی زەمانە دڵنیای کە خواردنەکە بە بێ شێواندن ئەگاتە دەستی زۆر باش بزانم دوا پەیامی تۆ چییە خاتو خەندە بۆ ئەو خانمانی کە لە ئێستای بۆ نمونە حەزەکەن کار بکەن یاخود دەزڕەنگینیەکیان هەیە لە هەر بابەتێکا بێت بەڵام لەوانەیە بترسن یا کاتیان نەبێت یان ئیتر هەر شتێک بە کە ببێتە ڕێگەری بۆ ئەوان تۆ پەیامت چییە بۆ ئەو خاتونانت کە دەست بکەن بەکار و وەکو تۆ کەونە سەر ئێستا پێ و نەتەوێ موبایل زۆر بەمانی سەرقاڵ کردووە بەڵێ ئەگەر بۆ بێکاتی و بێمەجای ئەمانە بێڵێ ئەنجا هەر کەسێکیش خوا بەهرێکی لە شتێکا پێیاوە بەوانەیە من تەحمل نەکەم کراسێکی کوردی بدورم تەحملی خەیاتی نەکەم بەڵام یانی هەتا ئێوارە ئیشی خواردنکەم بە خەیاڵمانایە لەوانەیە کەسێک کە تەحملی خواردن دروستکردن نەکە حەزی لە خەیاتی حەزی لە چنینە
كل استاهر يعني أبينم قابي باله هنا في جنبه دانا بأونلاين إيفروشن. بله بله. خوشتان أزان استاجيان زور كورستا بجدي بموتشية جيان زور كورستا تنها بها وسركان من بريوناتي. بله. قيت شيء كبا مش خو معمدو زينة وزين لا تشتكي بهرمان هي لو أبري بيني بكين سرچاوي كبجي. زور باش. خاتو خانده دو پرسیارم باسی ئەوم بۆ بزانم زیاتر بۆچی گرنگی داوە بە خواردنە کوردەواریەکانەوەی کە شارەزایت یاخود ئەگەر کەسێکی تر هەبێ مەسەلەن خواردنێکی دیکەت لێ داوا بکە ئامادەیت هەیە مەسەلەن بۆی ئامادە بکەی یاخود ئیشەکەتان سنووردارە تەنها پێت خۆشە کە خواردنە کوردەواریەکان و وە لە چەند بابەتێکی دیاری کراوە خۆی بکەیتەوە. ئێستا ئەتوانم بڵێم دابش بووین بەسەر دوو جیلە جیلێکمان هەر هیوایەتمان ئەم خواردنە کوردەواریانە جیلێکیشمان هیوایەتمان فاسفۆدە. من زۆر ینی زۆر ئەخلاقم لەگەڵ فاسفودانی هەر خۆم بە تەبیعەتی خۆشم بۆ خۆم حەزم لێ نییە زیاتر حەزم لە خواردنە کوردەواریەکانە ئەنجا ئەگەر یەکێک تا ئەسانی زۆربەی خواردنەکانی منی خوارد بێ ئەزانێ بە هەمان ڕیتم ڕۆشتووە هیچ دەستکاریم نەکردو هیچ جیاوازێکم تیان نەکردو مەگەر ئیلا بڵێم شتێک ئەها تامیم خۆشتر کرد بێت چکە خواردن دروستکردن شتێک نییە لە قورئانە هاتبێ و ئیلا نابێت دەستکاری بکرێت شتێکم دەستکاری کردووە بۆ ئەوەی یعنیها هەم کار ئاسانی بێ بوون هەم تامەکەی خۆشتر بێ بوون منە جاران کفتەی برنجیان دروست دەکرد بە ئاوان و دەستکەوانیان قوتاوانە ئێستا من دوو سێ جار ئێم لە مەکینەی قیمە هەم یعنی بۆ پێچانەوە خۆشە هەم کاتی کوڵان جوانترە بڵێ ناڵم ئیتر من کار بۆ ئەو جیلەکەم کە زۆرتر حەزیان لە خواردنە کوردەواریەکان هەم بۆ ئەوەی ژەهار نەیژمریانی ئەم خواردنانە هەر بەشداری پێشەنگام کردو توانە ترخێنە گەنجاتۆ بەڵام تو ترخێنە چییە دۆینە چییە ئەم خواردنانش بەشەکە لە کولتوری ئەمە بەڕاستی تۆ ئەو کەسانی کە لەم بوارەیە کارەکەن ینی و دایکانش بە تایبەتی ئەمە ئەرکی سەرشانی هەمومانە کە ئەم خواردنانە بپارێزین و هەم تام و چێژەکەی لە دەستنین و چۆن مەسەڵەن کوتووتت ڕاستە هەنێک گۆڕانکاری تیاکرێ بەڵام پێویستە هەر بمێنێتەوە بڕێ بەشەکە لە کولتوری ئێمە خواردن. زۆر سوپاس خاتو خەندە ئەمڕۆمان دوومان کردیت لەشتان ساغ بێ هیوای بەردەوامیتان بۆ ئەخوازم من شتێکی ئەو تۆم نەماوە گەر شتێکت ما بێ لە کۆتاییە پێشکەشمان بکەیت و دووبارە زۆر سوپاس. ئەوەی بیرم چوو بێ لێریا تەنها دەستخۆشی کردە لە هاوکارەکانم ئەوە سەرەتایان هەر دەستپێکی قسەکانیشم ئەم بوتە چکە زۆر دڵسۆزانە و کە خۆم ئیشەکەن باوەڕتان هەبێ جیاواز لە هەموو کەسێکی تر حەزەکەم ناوەک ساحب ئیشێ وەکو خوشکێک حەزەکەم ئێواران کە ڕۆژنەوە ڕێک دەستیان ماچکەم ئەمەنە بە دڵسۆزانە ئیشەکەن یەخوا لەشی ئەوان و ئەوانیشی کە وەکو من ئیشەکەن هەمووی ساغ بە ئیشەڵڵا خۆ هاوکاری ئەوانش کاکەیانەوێت تازە بێنە ناو ئیشەکەەوە خوای گەورە ڕزقیان با ئیشەڵڵا. دووبارە زۆر سوپاس بۆ خاتو خەندە کەمال کە بە ڕێزیان خاوەنکار بوون میوانداری کردین لە خواردنگەکەیان بە ناوی هێلانەوە دووبارە زۆر سوپاس هیوای بەردەوامیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر هەر شاد بن سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و ئەو ستافە جوانی کە هەمیشە لەگەڵ نادەرەچن تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ.